نزی پشتیوانکەری من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم وەک دیارە ئەمڕۆ 9 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر جینۆسایدی ئێزدیەکان لە سنووری دارەسەر بەخۆی سۆرانش لە دوای ئەو هێرشێک لەلایەن تیرۆرسانی داعش کرا سەر شەنگال و ناوچەکە بەشێکی زۆر لە خەڵکی شەنگال و دەوروبەری ئاوارەی بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان بوون. ئیدارە سەربەخۆ سۆرانش بێبەش نەبوو لەم هاوارانە لە سەرەتای دەستپێکردنی شەڕ تا ئێستا نزیکەی 300 عایلە لە خەڵکی ئێزدین کە لە ناوچەکانی خۆیان بوون ڕوان لە ئیدارە سەربەخۆ سۆران کردووە. بە دیاریکراوی ئێمە لە کەمپی غەفوراوین لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران ئەم کەمپا دەکەوێتە سنتەری قەزای ناوەندی سۆران. ئەلبەتە ئەم کەمپەی کە لێرە هەیە بەشێکی زۆر لە ئاوارەی ئێزدی و هەروەها سووری هەن بۆ زانیاری زیاتر و بۆ چۆنەتی ڕەوشی ئەم کەسانە ئەمانەوەی گفتوگۆ بکەین لەگەڵ زۆر بەڕێز عەباس ئەمیر بەڕێوەری نووسینگەی کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان. کاک عەباس سڵاوت لێبێ. لە 9 ساڵ لەمەوبەر لەلایەن تیرۆرسانی داعش هێرشێکی ناڕەواکرا سەر کوردانی ئێزدی بەشێکی زۆر خەڵک ئاوارە بوون. لە سنووری دارە سەربەخۆ سۆران بە دیاریکراوی چەند عایلە سەرەتاکە هاتوونەتە ئیدارە سەربەخۆ سۆران و لەم کەمپە نیشتەجێ؟ بەڵێ پاش جینۆسایدی ئێزدیەکان برا ئێزدیەکان لە بەهۆی ڕێکخراوی توریستی داعش چاوەڕوانی ئەومان دەکرد کە خەڵکی سنووری هەر چوار قەزای کە پێشتر چوار قەزا بوون سۆران و مێرگە و ڕوانز و چۆمان کە ئێستا خەلیفان و سیدەکانیش لەگەرە چاوەڕێ ئەوان دەکرد کە خەڵکێکی زۆر لەو برا خوشک و برانە ڕوودا منتیقەی ئێمە بکەن کە هەرواش لێ هات چونکە منتیقێکە تایبەتمەندی خۆی هەیە خەڵکانێکی ئەو سنوورانە ئەو چوار قەزانە ئاوارەی و دەربدەی زۆریان بە چاوی خۆیان چێشتووە قەدر و مهمەی ئاوارەی لە بەرچاویانە بۆیە پاش هاتنی ئەو خوشک و برانە بۆ سنووری ئێمە لە کەمپ و خان و بەرانێکی نیوە ساوبوونی ئەو مەکتەبانێکە ئەو کاتە شوێنیان تێدا کراوە و کەمپی حامی ڕواندز و بانە زێوکە و جۆڵەمێرگ و سۆران و حامی ڕواندزیشکە لە خۆ دەگرێت و ئاکۆیانیش توانیمان 350 عایلە لە برا ئێزدیەکانمان لەو کەمپانە نیشتەجێ بکەین کە ئەمڕۆژ ئێستا بە چاوی خۆتان دەبین ئەو 12 عایلێکە ئێستا لە کەمپی شەهیدانی ئازادی سۆران نیشتەجێن وەکو عایلێکی خۆشەویستی سنووری ئێمە لەگەر دەمجی خەڵکی خۆمان بووە لێرە ژیانی ئاسایی خۆیان بەسەر دەبن ئێمە خەمبارین بەو نەوعە کردەوانەی کە بەسەریان هاتووە بەڵام ئەوهاش ئێمە پشتیان تێناکەین و ئەوی لە دەستمان بێ لە خزمەتیان داینە بەڵام گلەی سەرەکی ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و سەر بە UN و UNHCR کە تاکو ئێستا پشتیان تێکردەوە لە هاوکاریەکانی ئەوانە بێبەشکردن هەروەها حکوومەتی عێراقی فیدرال کە زۆربەی داواکاریەکانیان ڕوو لەوانە چونکە دار و دەرمان حسەی ماوەت غەزایی حسەی سەیوی ژیانیان لە ئەسوی ئەوانە بەڵام ئەوانە تاکو ئێستا هیچ کردەوەیەکی یا هیچ هەنگاوێکی عملیان نەهاوێشتووە و چەند ساڵە بێبەشن لە خەدەماتی حکوومەت. ئەوەی ئەمە دەبینین بەشێکی زۆر لەو خێزانانە کەماون لێرە تەواوی خزمە گوزارەکانی بەردەستن وەکو بڵێم خزمە گوزارە سەرەتایەکان و قوتابخانە و نەخۆشخانە بوونی هەیە لێرە و ئەوانەی کەسانی کەماونە ئەو خێزانانی کەماونەوە بڕیاریان وانی بگەڕێنەوە خود هەلێرە دەمێنەوە ڕەوشیان بە دیاریکراوی وەکو نووسینگە کۆچبەران و هەروە ئیدارە سەربەخۆ سۆران چۆن پاڵپوچی خۆتان تەواو دووپات دەکەنەوە بۆیان کە بەردەوام بن لەسەر هاوکارەکانی ئەوە بە گەڕانەوە بە ویستی خۆیانە هیچ ئەجبارێک لە گەڕانەوە نییە لە هەر شوێن ئەوانە پێیان ژیانیان پێخۆشترە ئێمەش ینی پێمان باشە ئەوانە ینی ڕێی سەرەکی لە دەستی خۆیانە بەس ئێرش بەهۆی ڕێکخرا پێم باشە ئێشارە بکەم بە ڕێکخراوی WO یا ئەیتامی عاڵەمی کە توانیویانە لێرە ئەو کەمپە بۆیان بکرێنەوە خانووی زۆری باش و گونجاوە بۆ ژیانی ئاوارەیە هەروە بنکێکی تەندروستی و قوتابخانە و مەخارجی تریش ئاوڕۆ و کارە تا حدێکی چاک بۆیان چارەسەر کراوە. ئێمەش داوامان لەو برانە هەیە بە چ نەوعێک بیت بە چۆن ژیان بخۆن هەڵدەبژێن ئێمەش پاڵپشتیان دەکەین ئەگەر لێرە من ئێمە لە خزمەت داینە بارێکی قورسنی لەسەر شانی ئێمە وەکو خوشک و برانی خۆمان لێرە ئێمە چاودێریان دەکەین.
بەڵێ ئەمەی دیمەنەکان دیارە بەشێکی زۆر لەو خێزانانن کە لەم کامپەنیش دەجێن دەمەوێ بسمەلای یەکێک لەو کەسانەی کە پێشتر لە خەڵکی شنگال بووە بەهۆی ئاوارەی و ئەو ڕەوشە نالەبارەی کە ڕوویداوە لە سنوورەکە ئاوارەی ئیدارە سەربەخۆی سووران سڵاوت لێبێ ناوی بڵێت و لە 9 ساڵ لەمەوبەر سەرچاوە خێرات ناوتگەم ناوێ مەعەزەت ڕەڤەوە خەڵکی شنگالمە va 9 ساڵە ئەم ژی هاتنە دیانە ji ber van kafirê Daişa ew roja asî heşt nayê tişbîrkirin wextekî nexweş e wextekî dilê mirov pê tîşê wala va çend saleka jî em jî li vê re ne yanî me bêhna ciyê xwe kira me divîm ciyê xwe vegerin bes hindek xelk li wê dirê heye belkî rêgire nahêlin vegerin nahêlê emn û esayîş li wê çêbê û باشه حەمدڵە دیارێکراوی ڕەوشی ئێوە چۆنە لێرە ڕێکخراوە بیانیەکان تا چەند هاوکاری ئەوە دەکەن ئەو منەدەما ناینا وا چەند ساڵا منەدەمە نەهاتنەوێ چم سعدەژی نینە وڵە باشە خانی دانەما و خانی دانەما کارەباما بلاشە ئەو بلاشە خانی دانەما خەلکی سۆرانژی مەژێک فێم گرە خەلکێکی باش تێدەیە خراپ نینن یعنی نەهێلانە ئەمە بغەریب یاخو بەحەسن هەوڵ دەدەن ڕۆژێ بگەڕێنەوە شوێنی خۆتان و ئێرای لەبیر دەکەن کە ئەو خەڵکی ناوچەکە و بە دیاریکراوی سنووری دارە سەربەخۆی سۆران مەدوی بڕاستی بیرامە ناچێ جێمە مەدوی وەختەگین vەگەرهێن ئەم vەگەرهێنژی ئەو خەلکێ سۆران هەر هەواڵنە و خسمنە و ناسنە و برادرنە و ناینە ژبیرکردنجی قەنجیاوان دەبینین ئەوش دیمەنی ئەو کەمپەیە کە بەشێکی زۆر لە ئاوارەی سووری و هەروەها ئێزدی هەن لە هەمان کادا سەرلەبیانی ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر جینۆسایدی ئێزدەکان هەرێکە لە سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی پەیامێکی ئاراستە خەڵکی ئێزدی کرد و ئاهاوکات سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش پەیامێکی ئاراستە کرد لەم یادەدا لە 9 ساڵەی ئەم یادەدا پەیامی مەسڕۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە بە هەموو هەوڵی پشتیوانی خۆمان دەخەی نەگەڕ بۆ کوردانی ئێزدی و هەروەها پشتیوانی خۆشیان بۆ کوردانی ئێزدی دووپات کردەوە بەڵێ 9 ساڵ لەمەوبەر لەلایەن ڕێکخراوێکی تیرۆریستی داعش کە بەشێکی زۆر لە خەڵکی شنگالی ئاوارە کرد و هەروەها لەم ڕێژێژدا زیاتر لە 6,000 کەس ڕفێندران و تا ئێستاش نزیکەی 3,000 کەس لە ڕفێنراوانە ئازاد کراون بەشێکی زۆریشان کوژراون و سەر لەبەری ئەوانشی کە ئاوارە بوون بەشێکیشان تا ئێستا نەگەڕانەوە لە سنووری دارە سەربەخۆی سۆرانش بە پێی گوتەی عباس ئەمیر بەڕێوەبەری نووسینگەی کۆچبەرانی ئیدارە سەربەخۆی سۆرانش تا ئێستا 12 خێزانی ناوچەکە لێرە ماون و داوا دەکەن بیگەڕێنەوە بەڵام هەوڵی گەڕانەوە بۆ نەدراوە و لە ئێرە هەموو شتێکیان بۆ فراهەم کراوە و هەروەها یەکێک لەو کەسانێک کە خەڵکی شنگالە بۆ زاری کرمانجی باسی لەوە کرد کە خەڵکی ناوچەکە خەڵکێکی باشن و ئێمە هەرگیز لە یادیان ناکەین و کە گەڕینەوە شۆش ئێمە خەڵکی سۆران و ناوچەکە لەبیر ناکەن بەڵێ ئەمە بوو کۆی ئەو زانیارانەی کە لەسەر کەمپی غەفوراوەی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران بوو کاوە بەشێک لە خەڵکی ئێزدی لێ هەن